بله روشا کارانی ناچکی کیمیوی سبەی یادی کیمەبارانی هەڵەبجەیە کە دەوڵەتی عێراق ئەو کاتە لە ساڵی 1970 گەورەترین تاوانی جێنۆساید دژی خەڵکی کوردستان ئەنجامدا. بەلێک و هینژی نوها باغدا ئەو ناوەندا و خۆ وەکی فەدرال بنافتکە نە خەڵکی حەلەبچە قەرەبوو دکە نەژی بە جێنۆسایدیشی نەناسیوە تا ئێستا. بەڵێ ئەم دەرباسی پۆلاندا دەبن وڵاتی پۆلاندا کەریم کاوە ڕێبەبەرێ گشتی شەهید و ئامفالان ئێسۆران ji Polanda li gel me silav bûte kekê Kerîm kê Kerîm roja birînên netewî siba 16 Adarê kîmyabarana Helepçe heta niha jî Iraq beramberî wê bêdengiyekê parêzê nirxandina te wê derbarê dibir destpêkê de kerem kir. سەرەتا دەمەوێ سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی گەلەکەمان و لە ناویاندا چیمیاباران کراوانی هەڵەبجە شەهیدانی هەڵەبجە و سەرجەم جینۆساید کراوان و فال کراوانی گەلی کورد دابنوێنم وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد حکوومەتی عێراق کە ئێستا بە پێی دەستور دەوڵەتی نوێ میراتگری دەوڵەتی پێشووە و دەبوایە هەموو ئەو بەندە دەستوریانەی جێبەجێ کردبوایە کە باس لە تاوانەکان و دڕندەیەکانی ڕژێمی پێشووی عێراق دەکات کە دەبێتن دەوڵەتی نوێی عێراق ئەم بەرپرسیارەتیە بگرێتە ئەستۆ و قەرەبوویان بکاتە دان بنێتن بە هەموو ئەو تاوانانەی کە لە دژی گەلانی عێراق کە لە ناویشیاندا پێی دەستورگەلی کوردستان دەبوایە دانی پێدا بندرێتن بەو تاوانە بەڵام هەتاوەکو ئێستا بێدەنجی هەڵبژاردووە یەکە ئێمە ئەگەر بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان لێکی بدەینەوە بێدەنگبوون لە ئاست تاوانی جینۆسایدی گەلێک بە مانای نکۆڵیکردن لی دێتن ئەگەرچی دادگاکانی ناوخۆی عێراق ئەم تاوانانەیان یەکلا کردوتەوە چەندین کەیسی جینۆسایدی کوردیان بە جینۆساید ناساندووە بڕیاری پێدەرچووە بەڵام دوای دەرچوونی بڕیاری دادگا پێویست بوو کە حکوومەتی عێراق داوای لێبوردن لە گەلی کورد بکاتن بەرامبەر بە ئەو تاوانانەی کە ڕژێمی پێشوو ئەنجامی داوە قۆناغەکانی قەرەبووکردنەوە دەست پێ بکاتن کە تا ئێستاش دوای چەندین جار جەختکردنەوەی حکوومەتی هەرێم سەرکردایەتی سیاسی کوردستان بەڵام هەر بێدەنجیان هەڵبژاردووە. زۆر باشە کاک کەریم کەواتە ئێوە خاڵێکی زۆر گرنگتان وروژان تا ئێستا یەک سەرکردەی عێراقی حکوومەتی عێراقی هیچی ئامادە نەبوون بێن لە هەڵەبجە بە چۆکدا بێن داوای لێبوردن بکەن کەواتە پرسیارەکە ئەمەیە جیاوازی لە نێوان تاوانەکانی نازیەکان لە جەنگی جیهانی دووەم و دەوڵەتی عێراق لە کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال چییە؟ ئەوەی کە جێگەی سەرنج و ئاماژەیە ئێمە ئێستا لە بەشدارین لە کۆنفرانسێک بە ناوی ڕەفائیل لیمکن ئەو پارێزەرە پۆڵەندیە بووە کە لە ساڵانی 1943 و ئەوانەوە لە نێو ئەو شاڵاوە ڕەشبگیری و ئەن با بڵێن جینۆسایدکردنی گەلی پۆڵەندا و جوولەکە و هەموو گەلانی تری ئەوروپا کە نازیەکان بەرامبەریاندا ئەنجامیان داوە یەکێک بووە لەوە ڕزگار بووانە دواتر هەوڵی داوە یەکەم کەس بووە کە وشەی جینۆسایدی داهێناوە و بەکاری هێناوە و داوە ئاراستەی نەتەوەی گرتوەکانی کردووە دوای چەندین جار هەوڵدان چەندین ساڵ لە ساڵ 1948 UN ڕەزامەندی لەسەر ئەم ڕێکەوتنامە و ئەم یاسایە دەربڕیوە کە تاوەکو ئێستاش هەر ئەو یاسای جێنۆسایدە جێبەجێ دەکرێتن لە ئاستی وڵاتاندا جا دەمەوێت ئاماژە بەوە بکەم ئێمە سەردانی ئەو کەمپانەمان کردووە لێرە لەو چەند ڕۆژی ڕابردوو کە تێیدا نازیەکان خەڵکیان تێدا ئەشکەنجە داوە و هەروەها تێیدا کۆمەڵکوژ کراون و جێنۆساید کراون باوەڕ بکەن ئەوەی کە بەرامبەر بن ئەو گەلانی ئەوروپا کراوە بەگشتی لەسەر دەستی نازیەکاندا
پێم وانییە بگات بەو شێوازانەی کە ڕژێمی سەدام حوسێن بەرامبەر بە گەلی کورد ئەنجامی داوە ئەو شێوازانەی کە ڕژێمی سەدام حوسێن گرتوویەتێ بەر لە بەرامبەر بە گەلی کورد بۆەوەی کە قڕیان بکات لە ناویان ببات کۆمەڵکوژیان بکاتن و جێنۆسایدیان بکات هەندێکیان زۆر بە ئازارترن لەوانەی کە بەرامبەر بە جوولەکە کراوە یاخود با بڵێن لە چوارچێوەیەوەی کە پێی دەڵێن هۆلۆکۆست. ئێمە لێرانەدا چەندین نمونەمان بینی کە هاوشێوەی ئەوان ڕژێمی سەدام حوسێنیش هەمان شتی کردووە چەندین شتیش هەیە چەندین شێوازی ئەشکەنجەدان و کۆمەڵکوژی و ئازاردانی گەلی کورد هەیە کە ڕژێمی سەدام حوسێن ئەنجامی داوە لێرانەدا بەرامبەر بە ئەوانەی کە لە ئەوروپا دووچاری ئەم کۆمەڵکوژیە بوونەتەوە لەوانەیە بەو شێوازە نەبووێتن. کەکێ کەریم دخوازم یعنی بزەلالی ڕاستیە کە ملڤێ دەرێ ئەشکەرە بکن یعنی نوها تێکۆشینا لە دژی رژیما بەغدایê dige li hemberî rejîma Baez ya herî mezin li Kurdistanê û şoreşgerên Kurdistanê dan gelê Kurdistanê da ev kesên ku niha Bexdayê îdare dikin xwe wekî muxalefeta Saddam binav dikirin hemî li herêma Kurdistanê bûn lêre dijiyan heta salên 2000 niha Bexda bi çavpoşandina bi çavgirtina rastiya ku li Iraqê hatiye jiyandin li Kurdistanê hatiye jiyandin çawa dikare Iraqeke yekgirtî bihêle yani bi rastî yani kimyabarana ku li hemberê Kurdistanê hatiye kirin Enfalagu hatiye kirin yani çavgirtina Bexdayê ji vê rastiyê re wekî berdewamiyekî pirsa ferhat dikim kerem خۆی ئەوەی کە بەغدا دەیکات وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە سەردەمی ئۆپۆزیسیۆنبوونی ئەو هێزانەی کە ئێستا لە بەغدادا دەستەڵاتدارن بە هەموو شێوازێک خۆیان شاهیدی ئەو تاوانانە بوونە کە بەرامبەر بە گەلی کورد ئەنجام درراوە و لە کاتی ئۆپۆزیسیۆنبوونیشیاندا هەموو مرونەتێکیان تێدا هەبووە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا لە دەستەڵاتدان وە توانیویانە جڵەوی دەستەڵات لە عێراق بگرنە دەست پێچەوانەکەی دەکەن ئەنجام دەدەن و درێژە پێدەری هەمان بیر و ئایدیا و ئەو دیدەن کە خودی ڕژێمی سەدام حوسێن هەی بۆ بەرامبەر بە گەلی کورد ئەوەی کە من دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەو کۆنفرانسەی کە ئێمە تێیدا بەشدارین باس لە ڕێگریکردن دەکاتن لە دووبارەبوونەوەی جێنۆساید لە ئاستی نێودەوڵەتیدا لە نێو ئەو وڵاتانەدا کە هێشتا خەتەریاتی دووبارەبوونەوەی جێنۆسایدی تێدا هەیە زۆر بەڕوونی لە نێو کۆنفرانسەکەدا ئێمە ئاماژەمان پێ کردووە بارودۆخی گەلی کورد لە ناوخۆی عێراقدا بارودۆخێکی ئالۆزە پێشێلکاری بەرامبەر بە مافەکانمان هەیە هەروەکو ئەوەی کە خۆمان لێ ئاگادارین ئەم دواییانەش لە ڕووی ئابوووریەوە ئەو زەختەی کە لێ دەکرێتن ئێمە وای دەبینین درێژە دانە بە برسیکردنی گەلێک کە لە پێناو ئازادیدا تێکۆشاوە ئەوەی کە ئێستا ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیانە دەوڵەتان ئەم جەختی لێ دەکەنەوە کەمکردنەوەی هەموو ئەو ئەگەرانەیە لە بۆ ئەوەی کە مەترسی و دووبارە بوونەوەی جنوساید ڕێگری لێ بکرێتن یەکێک لە ئەو بابەتانە ئەوەیە کە دەوڵەتان بەخۆیان دەبێ هاوکار بن لە کەمکردنەوەی مەترسیەکان بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین حکوومەتی عێراقی بە هیچ شێوەیەک هاوکار نییە بە چەندین شێوە باشە هەتاوە ئستادژی گەلی کورد وەستاونەتەوە و چەندین بنەما هەیە کە لە ئاستی نێودەوڵەتیدا کاریان لەسەر دەکرێتن ئەویش پێکەوە ژدانە کەمکردنەوەی ڕقا وتاری تون زۆر بێنێتن کە ئێمە هەموو ئەوانە لە عێراقدا ئێستا دەبینین بەرامبەر بەخۆمان زۆر باشە زۆر بەڕێز کەریم کاوە بەڕێوەبەری گشتی شەیدان و ئەنفالکراوانی سۆران ڕاستە و خۆ لە پۆلۆنیاوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە شەوتان باش